خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ڕووداوێک دوێنێ ڕوویداوە، کەسێک بە فەرمانی یاسا بەڵام بە پشتیوانی ڕاستە و خۆی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان تەنانەت ئەو قەڵاو قولەی کە بە پارەی سەرانە وەرگرتنیش کۆی کردبووە تەقێنرا و ڕوخێندرا. لێرە بابەتێک دێتە پێشەوە، سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیاکەی کە دەرهاویشتەی شەقامە، زۆر بە خێرایی ڕاپرسێکی ڕانەگەیەندراوت بۆ دەرەکەوێت کە خەڵک چەند چینووی ئەوەیە ئەوانەی کە زۆر بە ڕاشکاوی بڵێن دز و گەندەڵ و خۆپەرست و بەرژەوەند خوازن لە بەرژەوەندەکانیان بدرێت. ساڵانێکی زۆرە ئەگەرچی ئەم خەڵکە هەموو تاڵی و هەموو بەرزی و نزمی و سەختیەکانی قبول کرد، بەڵام ئەوی پێیان هەزم ناکرێتە ئەم ساتە وەختەش ئەوەیە کە کەسانێک هەبن لە یاسا بە دەربن، کەسانێک هەبن هێز و حەزب و ناوی جۆرا و جۆر بەکار بهێنن بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ چاوسورکردنەوە و بۆ ئەوەی پێ لەسەر شانی دایک و باوکی شەهید و پێشمەرگەی دێرین و زیندانی سیاسی و خەڵکی قارەمان دابنێن و پێیان وابێ کە خوای گەورە تەنها ژیانی بۆ ئەوان داناوە ئەبێت ئەوان لەسەر شانی ئەوان دەوڵەمەند و خاوەنی قەڵاو قولە بن. بەڵام خەڵک دەڵێت هێشتا قەڵای تر ماوە بڕوخێ، هێشتا قولەی تر ماوە بڕوخێ، هێشتا بەرژەوەند خواز و گەندەڵی تر ماوە لەبار ببرێت بۆ ئەوەی خەڵک ئاهێک یان خۆشەویستێکی گەورەی کە لە ناخیدا پەنجی خواردۆتەوە بۆ نیشتیمانە تەوزیفی کا و بیڕێژن. ئەم ئێوارێش سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان جارێکی تر بە لێپرسراوی مەڵبەندەکانی حەزبەکەی وت لە هیچ کەسێک قبول ناکەین بەرژەوەندی تایبەتی حزبی حکومی بۆ خۆ دەوڵەمەندکردن بەکاربێن و سزای توندیانە دەین. ئێمام شەو لەگەڵ پێشمەرگەیەک و ڕۆژنامەنووس و نووسەرێک کاک فەرهاد سەنگاوی گفتوگۆکەین بەڕێزیان لە سەردەمی شاخ پێشمەرگەیەکی نیشتیمان و دڵسۆز و دڵپاک. کاک فەرهاد بەخێر بێ. زۆر جار ئەوترە سەردەمە خۆزگەمان بە سەردەمی شاخ لەبەرەوەی مەسەلەن کۆمەڵێک بەرژەوەند خوازی تێدا نەبوو. من ڕێک ئەم لەو نموزەجەی دوێنێەوە کە ئەم ڕۆژ هەر بەردەوامی هەبوو لە تەقانەوەی ئەو قەڵاو قولەیە و کۆی کەل بەپێی بڕیاری دادوەر هەیە کە بە پارە و سەرانە وەرگتن هەر کەسێک خۆی اعتراف کرد 1 ملیۆن دلار زیاترم داوە. ئەمە چۆن هەڵەسەنجێنی کاک فەرهاد؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەڕێستان بژین بە خێریش هاتی بۆ کورسات گەشانتەوە سپاس دەکەین. سپاس من 4-5 ساڵە نهاتووم، خاون ماڵی مقاتعی هەموو تەلەڤیزیۆن و حیزبەکانم کرد بوو خۆم، بەڵام دوایی هەلومەرجێکی تراتە پێشەوە یەکێتی خەریکە لێرە و لەوێ هەندی ئیشی باشەکە ئێمە بێ پێی بڵین دەستە خۆش بێ. بەهەرحاڵ سەرۆکی یەکێتی وای کردووە دەستی خۆش بێ زۆر باشی کردووە، بەڵام لای من هێشتا کەمە. بۆچی؟ چکە لە ڕاستیە من ئەم چۆخادێرینە ناناسم، هەر نەشم بیست بوو، مەبەستیشم تەنها ئەم نییە. بەڵێ ئەمە نموزەجێکە وەری بگری، ئەمە دیاردەیەکە بۆ بە دیاردە لە ناو هەموو حیزبەکانە، لە ناو هەموو خەڵکە، لە هەموو شوێنێکە ئەمە بووە بە دیاردە. من باسی دیاردەکاکەم، باسی هەموو چۆخادێرینەکانەکەم کە هەموو حیزبەکان پڕن لە چۆخادێرین، حکوومەت هەر فول چۆخادێرینە، هەتا میلەتەکە لە سەتانەوەتی بۆ بە چۆخادێرین. ئەمە چییە؟ ئەم دیاردەیە. ئەم کەسە من بە تاوانباری یەکەم نازانم، ینی چۆخادێرین بە تاوانباری یەکەم نازانم. تاوانباری یەکەم ئەو سیستم و دەسەڵاتەیە، ئەو حکوومەتەیە، ئەو حیزبانەیە کە جەوێکیان دروست کردووە، هەلومەرجێکیان دروست کردووە کەسانی وا دروست بن. کێشەکە لە دیاردەکەیە، کێشەکە لە کەسێک و دوان نییە، تەنانەت لە حیزبێک و دوان نییە. ئەمە کێشەیەکی گەورەیە. ئێمە لە مێژە ئەناڵێنین بەدەست ئەم دیاردە ناشرینەوە کە ئیتر لە شارەوە وردەوردە ئەم دیاردەیە زۆرتر پەیدا بوو. لە شاخ ئەم دیاردەیە نەبوو وەکو دیاردە، وەکو حالە ڕەنگە هەبوو بێ، بەڵام وەکو دیاردە نەبوو. من باش لە بیرم نییە جارێکیان سکاڵا کرا لە هێزەکانی یەکێتی چوبوون بۆ دەشتی هەولێر، کەسێک هاتبوو سکاڵای کردبوو لە کاگنۆشروان توی پێشمەرگەیەکتان 10 دیناری لە سندوم. کاگنۆشروان پێیوتە بوو ئەی ناسیتەوە؟ وتبووی بەڵێ. کۆی کردبوون و توی کامێ وتبووی ئەوەیە. لە جیاتی ئەو 10 دینارە ئەمری ئەعدامیان دەرکرد. باشە لەو کاتە هەندێک کە سوکاری هەبوون وتیان ئێمە دەقات ئەی بژێرین چیەکەین چیەکەین. ئەوە
کاگنەوشوان ڕازی نەبووتیان ئێمە واز دێنینتی ئیستا شەموتان بڕۆن بۆ کوێ چن بچن ئێمە خەڵکی وامان ناوێت ئەوە قوبڵ ناکەین ببێ بە دیاردا بە هەر حاڵ ئەمە ئێستا لەسەر دینار بەڵێ لەسەر دینار پێشم وایە کە باش نایەتەوە یادم زۆر باش نایێتەوە پێم وایە ئەدامیان کرد لەسەر ئەو دینارە چکە ئەمە پێوترێ ڕەدع ئێستا ئەم کارەی کە کراوە ئەمە ڕەدعە باشە تۆ ئەمە ئەگەیەنی لە هەموو ئەوانەی ترکە لەو بابەتە حەزەکەن یان نیازیان وایە یاوا ئەکەن لەبەرەوە ئەبێت تۆ بیر لە دیاردەکە بکەیتەوە وەکو بافلۆف طبعاً ئەوە فرۆید و بافلۆف دوو دەروون ناس و دوو ئەوە کۆمەڵ ناس و دوو ئەو کەسی گەورن فرۆید پێی وایە کە کەس مێژوو دروست دەکات و مێژوو پەیوەندی بە کەسەکانەوە زۆرە ئەمەش ڕاستی تایە بەڵام بافلۆف پێی وایە کە هەلومەرج زەمینە ئەو شتانە دروست دەکات ئێمە پێویستە بۆ زەمینەکە بگەڕین بۆ نمونە پێویستە سەرۆکی یەکێتی و سەرۆکی حیزبەکانی تریش بیر لەوە بکەنەوە مەسەرەن مێش هەیە مێشێکی زۆر بڵاو بۆتەوە ئێمە بچین مێشکوژێک هەڵبگرین بە شوێن مێشەکانە بگەڕین یا ئێمە بچین خاکەناز و ئەوانە بێنین هەموو ئەو پیسی و پۆخلیانە لە ناوچەکە پاکەینەوە و ژینگەیەکی تر دروستکەین بۆی مێشەکان دروست نەبن یعنی کامیان بکەین لەبەرەوە ڕاستە ئەمە وەکو ڕەدە یا گرتن و گرتنی کەسێک یا سزادانی کەسێک ئەمانە زۆر پێویستە بەڵام پێویستە بیر لە زەمینەکەی بکەینەوە کە چییە دێرینەکان دروستەکە وەکوتم مرۆڤ بە سروشتی خۆی هەموو مرۆڤ و مرۆڤایەتی بە سروشتی خۆی حەزی لە بەرەڵایی و ئەوەی پێی خۆشە بیکاو ئەوەی پێی خۆشە هەی بێ و ئەوەی پێی خۆشە مرۆڤ سروشتی وایە بەڵام ئەوەی کە ئەمە ئەگۆڕێ یا ڕێی لێەگرێ سیستمێکە ئیدارەیەکە کە پێی ئەڵێن نابێ وابێ ئەبێ وابێ 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 من لە چاوپێکەوتنیی کۆنی شاوتم وتم مەسەلەن مرۆڤەکان سێ جۆرن یەکێک ئەڵێ هەموو دنیا بۆ من یەکێکی ئەڵێ بۆ هەردووکمان یەکێکی ژەڵێ بۆ هەمومان ململانەکە لەسەر جۆری دابشکردنەکە دروستە بێ ئەجنا هەموو مرۆڤایەتی وایە تۆ بە سیستم و ئیدارە ئەتوانی کۆمەلگا بگۆڕی وە کۆمەلگا چاک بکەی ئێستا ئێمە لە کوردستان بەگشتی دەسەڵاتەکان ئەو دوو زۆنەی کە هەیە ئەو دوو هێزە هەیە هێزەکانی تر تابعی یا سەر بە مەدرسە و لایەنی ئەم دوو هێزن هێزی یەکێتی و هێزی بەرزانی ئەیتر هەموو هێزەکان لە ناو ئەم دوو هێزە ئەخولێنەوە بە چاک و خراپ بۆیە ئەم دوو هێزە کێشیان هەیە لەسەر بیر و باوەڕ مەسەلەن بۆ نمونە یەکێتی تا ئێستش بیر و باوەڕی تایە پارتی هیچی تیان نەماوە مەسەلەن ئێستا یەکێتیش پێویستی بەوەیە بیر لەوە بکاتەوە یەکەم تۆ پێویست بە بیر و باوەڕە دووەم پێویست بە هێزە سێهم پێویست بە پارەیە بۆ ئیدارەیەکی باش من شتێکەیە نابێ نەیڵێم کە زۆر گرنگە ئێمە لە مێژووی 1970 ساڵی ڕابردووی کووردا شایەکی زۆر زۆر نمونەی و گەورەمانەیە کە ناوی ئەردەشێری بابەکانە ئەردەشێری بابەکان پێویستە کاک بافڵ و هەموو سەرکردەکانی تری حیزبەکانیش بیر لەم قسەیە بکەنەوە ئەردەشێری بابەکان بە شاپوری کوڕی ئەڵێ کوڕم شاپور دەوڵەت دروست ناکرێ مەگەر بە سوپا دروست ناکرێ مەگەر بە زەڕ یعنی پارە ئیستش هەورامانی خۆمان ئەڵێن زەڕ بە پارە دەوڵەت دروست ناکرێ مەگەر بە سوپا دروست ناکرێ مەگەر بە پارە پەیدا ناکرێ بەبێ ئاوەدانیش پەیدا ناکرێ بەبێ دادپەروەری بناغی هەموو شتەکانە چونکە کە دادپەروەری نەما کەس بڕای بە هیچ نامێنێ کەس متمانەی بە هیچ نامێنێ کەس پشت بە هیچ کەسێک نابەستێ متمانە لە دادپەروەریەوە دێ ینی دادپەروەری بەردی بناغی هەموو گۆڕانکاریە باشەکان و پێشکەوتنەکان و ئاوەدانیەکانە نمونەیەکی بچووکت بۆ دێنمەوە لەگەڵ خۆشەویستترین کەسی خۆتە با کوڕت بێ باژنت بێ با برات بێ با باوکت بێ نزیکترین کەسەکان تۆ هەست بکەی غەدر لێکە ئەو خۆشەویستیە نامێنێ ئەو ڕێزە نامێنێ ئەو وەفایە نامێنێ بۆیە تکایە با ئیتر وەکو ڕابردوو نەکەن یعنی ڕابردوو زۆر ناشرینە ئێستا مەسەلەن من ئەو هەنگاوانم پێ زۆر پاشە ینی تۆ پێویست بەوەیە بەڵام بیر و باوەڕ هێز پارە ینی بەو سێشتە ئەگەر پارە و هێزت هەبوو بیر و باوەڕت نەبوو وێرانەبی بیر و باوەڕ زۆر زۆر گرنگە مهمترین میکانیزمە لەبەر ئەمە من پێم وایە دیاردەی چۆخا دیاریەکان
گرنگە ئێمە بیر لە دیاردەکە بکەینەوە نەک بیر لە کەسەکە بکەینەوە کەسێکە هەڵی کردووە تاوانی کردووە لای داوە دەسەڵاتی بەکارهێناوە بەڵام ئەم دەسەڵاتی لەکوێوە بەکارهێنا بۆ پشتە سوور بوو بەوەی کە ئەم وا بکە و پێشتری ژوای کردووە و سەدانی تری ژوای کردووە سەدانی تری ژوای کردووە باشە ئەم لێدانە پامێک نییە زەنگێک ئەم لێدانە پەیامێکە بەڵام ئەمە بەتەنیا نا هێز بەتەنیا نا تۆ ئەبێ بچی خاکەنازێک بێنی پیسیەکان لا بدەی نەک مێشەکان بکوژی بە دوای مێشکوش بە دوای مێش مەکەوە ئەبێت تۆ زەمینەی مێشەکان لا بدەیت بۆچی ئەم مێشانە پەیدا بوون لەبەرەوە بیرکردنەوە لە ئیدارەیەکی باش بە بیر و باوەڕ ئەکرێ بە پارە ئەکرێ بە هێز ئەکرێ ئەمانە هەمووی پێکەوەیە ئێمە لە مێژە باشەکانی ناو یەکێتی پاکەکانی ناو یەکێتی دڵسۆزەکانی ناو یەکێتی لە مێژە وتمان کاکە ئاوا بکەن کاکە ئەمە قوبوڵ مەکەن کاکە دەستەگەری خراپە کاکە ناوچەگەری خراپە کاکە ئەو پێک هاتە کۆنانە ئەو بۆچوونە کۆنانە خراپن ئێمە لەلایەک باسی مەدەنیەتەکەین باسی قانونەکەین باسی دادپەروەریەکەین باسی سربەخۆیی کوردستانەکەین سربەخۆیی کوردستان کە تاجی هەموو سەرکەوتنەکان و هەموو خەباتەکانە باشە سەرکەوتنی کوردستان و سربەخۆی کوردستان چۆن جێبەجێ ئەکرێ لە کاتێکا هەموو دەور و پشتی تۆ هەموو دنیا هەموو نەتەوەکان هەموو دەوڵەتەکان بە خێرایی بە خێرایی گولە ئەڕۆن تۆش سواری کەربیت و سواری مەسەرەن ئەوە بڕۆی لە ململانێ وا ناکرێ بە بیری تازە بە فکری تازە بەوە ئەکرێ من داوا لە سەرۆکی حیزبەکانەکەم لە کوڕ و کچەکانی خۆیان قوبوڵ نەکەن لە باوکی خۆیان قوبوڵ نەکەن یعنی چی تۆ بڵێ من خەباتەکەم و من دڵسۆزی میلەتم و کەچی ئەو شتانە قوبڵ بکەی یعنی من پێم وایە یعنی ئینسانە بێ کوڕی خۆی لەسەر ئەو باش یەکێتی وتە بیر و ڕایتیادا ماوە هێزیشی هەیە و پارەشی هەیە باشە ئەوەی کە زۆر باسەکرایەتی بگەڕێتەوە سەردەمەی کە عەدالەتە بوو دادپەروەریە بوو یەکێتی خەڵک بۆیە خۆشیە بیست لەبەرەوەی نای هەبوو بۆ زۆر شت مەسەلەن دادپەروەری هەبوو بیری لە کۆمەڵێک یاسا و ڕێسا کردەوە بۆشیان ئەم گەڕانەوەیە ئەمە چۆن ببێتە سەرەتایە کوردەوەدا بۆ هادیرەکانی کە دەرەکەون لە ڕێسەر و باف من شتێکی شەید عەلی عەسکەریت بۆ باسەکەم کە کاک نەوشیروان کاتی خۆی بۆی باس کردین حەزەکەم تۆش و بینەرانیش بیر لەمە بکەنەوە ئەو خەباتە ئاوا کرا کاک نەوشیروان بۆی جێڕاینەوە وتی جارێکیان ئێمە چەند کەسێک بووین لە قەندیل ئەوەنە سێری دەموچاوی یەکتریمان کردبوو بێزار بووبووین ئیتر نە هەواڵ هەبوو نە دەنگ و باس هەبوو نە خواردن هەبوو ینی زەحمەت بوو بەڕاستی وەکو خەو و خەیاڵ وایە وتی کاک عەلی وتی کاکە من ئەچم جەولەیەکەکەم بەم بنارانە دۆستم هەیە چیم هەیە وتی وتمان کاکە مەچۆ ئێستا جاری وەختی ئەوە نییە هێشتا با بەهێزتر بین باوەزەمان باشتر بێ وتی زۆرمان لێ کردوتی ئەویش زۆری کرد با بچم وتی مامجلال و منیشتمان باش قەیچەکە بچۆ وتی چەند کەسێکی برد و چوو بۆ شەو بوو تاریک بوو تەڵان هەر لووتکەی گردێکە و هەر لووتکە شوێنێ بەرز ڕەبایەکی پێوە بوو وتی چووە ماڵێک دیارە ناسیاری کۆن بوون وتی تر ماڵەکە چەند بەرەبابێک بوون چەند برایەک بوون هەرێکە لە دۆڵێک و لە شیوێکە ماڵیان هەبوو وتی چۆ ماڵی برا گەورەکە وتی لە خۆشیە هەموو دەستیان کردە گریان و ئەوانە یعنی ئەوەنەیان پێخۆش وتیان پێشمەرگە ماوە پێشمەرگە پەیدا بۆتەوە وتی کاک عەلیش زۆر بە هینی خۆش بە ورەی بەرزەوە پێوتن بەڵێ ئەوە ئێمە هەین و ئێمە و ئێوە پێکەوەین و میلەت و شۆڕژان نامرێ و چی ئەوانە باشە ئێوە ئەوە نەتان پێخۆشە فەرمونون دوو کوڕ و دوو چەکمان بخەنەتەک وتی بۆ ئەوە چوو بوو بۆ ئەوانە چوو بوو وتی زۆر بێدەنگ بوون جارێکی تر دووباری کرد و بێدەنگ بوون وتی یەکێک لە براکان لەو بەرە بابە هەڵستایە وتی کاک عەلی داوای هیچ لەمانە مەکەوتی زۆر قسەی بە کەس و کارەکەی خۆی وتی ئەوە ئێستا گریان لە بەردەمی تووە بەڵام کە تو داوای چەک و زەلامیان لەکەی ئەوە هەموو ئاوا بێدەنگ بوون و چی و چیوانە وتی قسە هات و قسە چوو وتی کاک عەلی ئەو قەبرە با قەبرەکەت پیشاندن لە حەوشەکە وتی کاک عەلی وتی قەبری چی وتی کاک عەلی ئەوە ڕەبایەکە لەو بەسەر سەرمانەوە فیشەکە گرنە ناو ماڵەکانمان سەر سەکۆکەمان پەنجەرەکەمان گاڵتەمان پێکەن فیشەکەکەنە ناو دەسو پێمانەکە ڕۆینە دەرەوە ئێمەش لە ترسا هەموو بەیانی سەڵێ ماسیان بۆ بین هەموو مانگێ حیوانێکیان بۆ بین بۆ ئەوی نەمان کوژن و نەمان بڕن و ئەوانە وتی ئەو ڕۆژە زابتێکی تیا بوو ئەو زابتەمان دەعوت کرد بۆی بێ بۆ ماڵەوە ببێ بە دۆست و ناسیار و ئەوانەمان و ڕێزمان لێگرت وتی لەو کاتێک کە هاتە ژوورەوە خۆی و چەند سەربازێک بۆ حەوشەکە کە ئێمە هەموو پیاوەکان وەستا بووین
وتی کچێکی جوانمان هەبوو لە کانی هاتەوە بە خۆی و ئاوەکەی سەرشانەوە زابتەکە لە بەرچاوی ئێمە پەلاماری دا و کەوت بەسەریا و کچەکەش لە شەرمی ئێمە و لە شەرمی ئەو ڕووداوە لێوە جانی دەرچوو دڵی وەستا ئەوە قەبرەکەیەتی دووسێ ڕۆژە ناشتومانە. یعنی ئەگەر لەو سروفە و لەو هەلو مەرجە سیر بکەی پێشمەرگە و شۆڕش و خەبات ئاوا هاتۆتەکایە ئەو یەکێتیەی بە 17,000 شەهیدی شاخەوە ئەو میلەتە لەسەر قسەی ئەو ڕاپەڕینی کرد لە ساڵی 82 ئێمە داوامان لە خەڵک کردووە لە کەرکووک و سلێمانی ڕاپەڕینی کردووە ینی خەڵک بە دەنگ بانگەوازی ئێمەوە هاتووە ئیستەش لە بیرمە شەهیدەکان دایکە ئامینە و شەید سنەوبەر لە قەڵاتزە و لە کەرکووک و لە ئەوە هاوڕێکرێکاری خۆمان لە کەرکووک لە ئەو خۆپیشاندانە بریندار کرا و گەیشتە دێهاتەکانی گەرمیان و لەوێ جێیش خەریک بوجارێکی تر بیگرێتەوە بە برینداری. ئێمە ئەو میلەتە ئاوها بە قسەی یەکێتی کردووە ئەو هەموو متمانە و خۆشەویستی و ڕێزە لە چۆ چی لێ هات بۆ وای لێ هات بێگومان جەنابی ئەم حاڵەتانەی ئەم چۆخایانەی کە ئەوەی کە دوێنێ ڕوویداوە ئەو هەموو چۆخایە کە لە ناویەکێتیا هەبوو بە تایبەت کۆنەکان پیرەکان پەککەوتەکان بەشێکیان کوت لە بازی و چۆخایەتی ئەوانە جیانێشتەوە بۆ ئێمە بۆ ئەم میلەتە و بۆ ئەم حیزبانە لەبەرەوە کاکە ئەو هەموو متمانە و ڕێز و خۆشەویستیە چی لێ هات هەرچەند تۆزێکی ماوە بۆ یەکێتی هێزێکە ڕێخستنی هەبووە زیندانی هەبووە شەهیدی هەبووە 17,000 شەهیدی شاخی هەیە ئەو هەموو پاڵەوانێتی و قارەمانێتیە لە ڕاستیە شتێکی تریژ من زۆر ئازارمەدا یعنی خەڵکی نابێت بە چاوی ئەمڕۆ و عەقڵی ئەمڕۆ سەیری 10 ساڵ و 20 ساڵ و 50 ساڵ لەمەوە پێش بکە تۆ ئەبێ بچیتەوە بۆ سەردەمی بەعز بۆ هەموو هێزە چەکدارە پاسۆکە بوو حسەکە بوو شیوعی هەبوو گەل هەبوو هەندێک ئیسلامی پەیدا بوو بوون ئەو کاتە پارتی لە بەرزانی لە ئێرانەوە زوو دووسێ مەفرەزەیە ناردەوە کێشەی دنیای بۆ دروستەکردین بەعز بەو هەموو هێزەوە یعنی تۆ ئەو هەلو مەرجە تێنەگەیت و ئەو قورسی و زەحمەتی ئەو سەردەمە تێنەگەیت ناتوانانی ڕەخنە بگری ڕەخنە ئەبێت تێگەیشتن بێ لە هەلو مەرج و سەردەمەکەش من یەک دنیا لەگەڵ ڕەخنەی زانستی و دڵسۆزانەی ڕەخنەگرەکانم لەسەر کار بەکاری یەکێتی و مامجەلال و کاگنۆشروانیش هەرچی ڕەخنەی زانستی و دروستە من قوبڵمە ئێستا کە تۆ باسی 17,000 شەهیدەکەی کۆمەڵی خەڵک هەبوو بە ناوی سەرکردایەتی و مەکتەب سیاسی لە ڕابردوو لە ئێستا هەر ڕۆژۆ بە جۆرێک نەشتەرێکیانە کردە سەر دڵ و ڕۆحی یەکێتیەکان ئەوانەی کە یەکێتیشیان خۆشوێنێک ئەوانەی کە کادر و ڕێخستنی یەکێتی نیشتیمانین بەڵامە بینی کۆشک و تەلارەکانیان بەڵامە بینی کە دەوڵەمەندی و ریزی سیارەکانیان بەڵامە بینی کوڕەکانیان بەو شێوەیە ئەژین و کادیر و کوڕی شەهید و کچی شەهیدی یەکێتی و دایک و باوکی شەهیدیش ڕەنگە پارەی فەحسێکی گرانبەهای نازانم چیان پێ نەبێ کاک فەرهاد ئێستا چەند زەڕوورە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو پەیامە ئەدا و هەندێک لەگەڵ پەیامەکانی هەندێک کردداری جێبەجێ کردووە چەند گرینگە ئەمە بکاتە ڕێزکەی خۆی بۆی مێژوو بۆ خۆی تۆمارکە ئەتوانێت زەمینەی یەکێتی بۆ ئەو لەبارە ئەوە بکات ئەزانی چۆن ئەوان ئێستا کە لەسەر پاوەرن لەسەر دەسەڵاتن دووسێ شتیان بەدەستەوەیە یەکێکیان پارە اینجا نەزام زۆریان کەمە دووهەمیان شەرعیەتی حیزب و حکوومەت و حکومڕانی و ئەوانە سێهەمیان شەرعەتی یەکێتی شاخ و مامجەلال ئەمانە هەمووی هێزن بەس با بیر لە دادپەروەری بکەنەوە بیر لە چاکسازی و پاکسازی بکەنەوە بیر لە پیسسازی نەکەنەوە چونکە تا ئێستا بەس پیسسازی کرا وتراوە چاکسازی بەڵام پیسسازی بوو ئەوان ئەگەر بیانەوێ ئەتوانن ینی بڵین بۆ نمونە با من شتێکت بۆ باسکەم خەڵک باسی دموکراسی و مافی مرۆڤەکە من تا ئەو پەڕی دنیا لەگەڵ دموکراسی و مافی مرۆڤم بەزە بێ ئەمە بزانین دموکراسی و مافی مرۆڤ سەیریکە پەیوەندی بە ئابووری هەیە پەیوەندی بە گەشەکردنی کۆمەڵایەتی هەیە بۆ نمونە ئەو دموکراسی کە لە ئەمریکا و ئەوروپا هەیە سەرۆکی وڵات ئەخاتە دادگاوە خاتە زیندانەوە ئەوە دموکراسی پێشکەوتوترین ئابووریە یعنی پێشکەوتوترین ئابووری پێشکەوتوترین دموکراسیە بێ دواکەوتوترین ئابووری دواکەوتوترین دموکراسیە بێت جگەلەوە تۆ کوردستان 4 پارچەیە 4 وەکیل داگیرکەریەیە هەموو دەوڵەتانی دنیا لە حاڵەتی پێویستە پشتیوانی ئەو 4 وەکیل داگیرکەرەکان دژی تۆ ئێمە لە ڕاپەڕین بەدوا و لە پرۆسی ئازادی بەدواوە دەوڵەتمان هەبوو یعنی پێش ڕیفراندۆم ئێمە فیدراڵی ئێمە کۆنفیدراڵیمان هەبوو چونکە لە فیدراڵیە تۆ بۆت نییە پەیوەندی دەرەکیت هەبێ بۆت نییە جێیشت هەبێ بۆت نییە ئابووری سامانی سروشتی و ئابووری خۆتت هەبێ ئەمە بۆت نییە ئێمە پێش ڕیفراندۆم کۆنفیدراڵیمان هەبوو باشە بە ڕیفراندۆم بۆ بە حکمی ذاتی ئێستا ئێمە گەڕاوین تو بۆ 64 ئێمەوە
من کاتی خۆی زۆر لەسەر ئەمانە هیموت حتا تووشی کێشە بووم لەگەڵ هەندێک برادر لەسەر ئەم بۆچوونانە و لەسەر ئەو وتار و قسانەی کە یکەم ئەوە بوو بەهۆی ئەوەی تووشی چەندین کێشەی تریش ببین لە دوای ئەوانە. من ئێستا وەکو کوردێکی دڵسۆز وەکو چاودێرێکی دڵسۆز سەیری قەزەکانەکەم سەیری بابەتەکانەکەم سەیریکە ببوورە بابیرم نەچێت سەیریکە مەبەستم ئەوە بۆ بڵێم ئەمریکا کە پێشکەوتوترین دەوڵەتی دنیا و بەهێزترین دەوڵەتی دنیاە ئەوروپا کە دایکی دنیاە مێشکی دنیاە لە حاڵەتی پێویستە سێدارە و یعدامیان هەیە باشە ئەگەر من بم لە جیاتی سەرکردایەتی کورد ئەوانەی کە ئەڵێن ئێمە چاکسازی ئەەکەین بەڕاستی ئەڵێن ئێمە چاکسازیەکەین نەک بە ڕیکلام و بۆ دروشم و بۆ ئەوانە پێویستە لەو سلێمانی و هەولێر و کەرکک و دهۆکە لەو کوردستانە لە هەر شارێکە 100 سێدارە هەڵبخەی ئەوە چییە تۆ ئەوە بە تەنیا کافی نییە کە تۆ ماڵی کابراایەکەت ڕوخاندۆ کە تاوانی کردو و کێشەی دروست کردو و زیانی ناوە ئەوە باشە دەستیان خۆش بێ بەڵام من بەش بە حاڵی خۆم ئەگەر من بم سەدان کەس لە سێدارادەم چیە قساکە بابیکە چونکە تۆ پێویستە کۆمەلگاکەت ڕێک خەیتەوە کۆمەلگاکەت ڕێک خەیتەوە بە یاساوانەی بە لە سێدارە بدرن کاک فەرهاد مەسەلەن ئەوانەی تاوانەکەن بەرامبەر بم نەتەوە نیشتیمانە ئەوانەی ئەبن بە مۆڵتی میلیۆنێر ملیاردێر کاکە تێمگەیەنە ئیستا تۆ بڕۆ لە ئەوروپا مەعمەلی دابنێ باوەڕکە کارگەیەکی گەورەش دابنێ ڕەنگە سەری ساڵ 100 دەفتەرت بۆ نمێنێتەوە چکە هەموویەکێ بۆ مۆمس و سکات و تاکس و چی و ئەوانە بەس لەم کوردستانە تۆ ئەزانی ئێمە سەدان و هەزاران ڕووناکبیر و شاعیر و نووسەر و دڵسۆز و بیرمەند و پیاوی زانا و دانا ژنی زانا و دانا هونەرمەندی گەورە گەورەمان هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا پڕە هەر وڵاتێک دەیانی تایە پارەی بلیتێکیان پێنێ بێنەوە بۆ کوردستان پارەی ئەوەیان پێ نییە کە کتێبێکیان چاپ بکەن هەریەکە خۆمیستە سێ کتێبم بۆ چاپ ئامادەیە نازام چۆنی چاپ بکەم لە ئەوروپاشن کە خەڵگەڵەچین مەسەن لە ڕنگە ئەوروپاشیان سەیریکە ئەوانە ناتوانن بێنەوە بۆ کوردستان ناتوانن کتێبێک چاپ بکەن معقولە یعنی ئەمە عقل چۆن قبوڵی ئەکا کابرایەکی نازانم کوڕە مدیرعام نا یعنی کابرا زۆرن لەو بابەتە یعنی نازانم هەم لە حیزب و حکومەتی شایە هەم لە ناو هاوڵاتی شایە خەڵکی هیچ و پوچ خەڵکی گەجەر و گوجار خەڵکی هەرچی و پەرچی باسی 300 دەفتەر 400 دەفتەر 1000 دەفتەر 2000 دەفتەرەکە کاکە ئەو هەموو نووسەر و ئەو هەموو هونەرمەند و ئەو هەموو ڕووناکبیر و ئەو هەموو تەکنۆکرات و ئەو هەموو ئەکادیمیەمان هەیە خاوەنی دەوەرەقەنین لە کوردستانیش و لە دەرەوەش ئەو هەموو هونەرمەندە کوا سلێمانی و هەولێر و کەرکک و دهۆک پڕبوون لە هونەرمەند کوان پڕبوو لە نووسەر کوان لەبەرەوەی ئەپوچێتەوە کۆمەلگاکە هەمووی پوکایەوە لەبەرچی لەبەرەوەی ئەو هەموو کاکنێرەکەرە بووە بە میلیاردێر کەکە ئەوە گاڵتە نییە خەڵ چۆن بێزار نابێت لە وڵاتەکەی چۆن بێزار نابێت لە حیزبەکەی چۆن بێزار نابێت لە نیشتیمانەکەی ئەگەر کاک بافڵ واکە من 1000 جار دەستخۆشی لێکەم و با ئەو بەردەوام بێت لە کاریوە حەزەکە من ملیۆنی خەڵکی بۆ دێنمە سەرجادە بۆ دیفاعکردن و پشتیوانی لەوەی هەر کەسێک دژایەتی ئەو ئیشانە بکە بەڵام ئەمە ئەبێت دیاردەکە لە ڕەگ و ڕیشە هەڵکەنی و ئەبێت چاکسازیەکە بەڕاستی بکەیت و ئەبێت هیچ کەسێک هەیە جورئەتیەوە بکات دژایەتی بکات مەسەڵەن ئەگەر ئەو کارانە بەردەوام بەڵێ چۆن دژایەتی ناکرێت دژایەتی ئەکرێت و کێشەشی بۆ دروست دەکرێ و هەراشی بۆ دروست دەکرێ و گەلە کۆمەشی لێ ئەکرێت چۆن ناکرێت بەڵام ئەو ئەتوانێت سەرکەوێ بەسەر هەموو ئەوانە بەڵام بە شەرتێ بەردەوام بێت لەسەر ئەو کارەی و بەجددی بێ نەک ڕۆژێک و دیاردەیەک و جارێک و ئەوانە چونکە ئەمە بۆ بە سەرەتانی ئەم کۆمەلگایە یعنی خەڵک بۆچێ لە ئیجا خنکێ بۆ وڵاتەکەی خۆی جێ دێڵێ خەڵک بۆ نیشتیمانەکەی خۆی جێ دێڵێ ئەو خەڵکە هەر ئەو خەڵکە نەبوون لە سەردەمی هەموو سەردەمە تاریک و ناخۆشەکانە کورتپەروەر بوون دڵسۆز بوون نیشتیمە میلەتەکە غەڵەتی تیان نییە نانا ڕاستە ئەگەر هەنێ دیراسات هەیە بکرێ میلەت بۆ وایە و حکومت بۆایە بەڵام ئەوە شتێکی ترە لە لایەکی ترەوە من قەت لۆمە میلەت ناکەم ئەڵمانیا فەرەنسا ئەمانە لە میلەتە زیندوەکانی دنیان فەرمو حکومت و دەسەڵاتی لێ بکەرەوە بزانە خەڵک چیەکە هەموو کەس پێی خۆشە بەرەڵای بکە هەموو کەس پێی خۆشە خۆی چی پێ خۆشە وا بکە بەڵام ئەوە سیستم و قانونێکە کە ئەوە اینجا یەکێتی با لە بیری نەچێ یەکێتی با بیر لەوە نکاتەوە لەگەڵ فڵان حیزب و فڵان حیزب چاکسازی بکە ئەوە ئیشی ئەوان نییە ئەگەر یەکێتی چاکسازیەکە لە ناو ماڵەکەی خۆی لە ناو خوشک و براکانی خۆی لە ناو سەرکردەکانی خۆی لە ناو ماڵەکەی خۆی ئەبێت چاکسازی دەست پێ بکە بۆ یەکەم دووەم سێم بۆ دەرەوە بۆ کۆڵانەکە بۆ شارەکە بۆ گەڕەکە کە چاکسازی واکرێت چاکسازی بە قەراریش ناکرێت چاکسازی بە پلان و بەرنامە و هێزەکرێ بە پارەی باشەکرێ بە هێزی باشەکرێ چاکسازی قەرار نییە ئەو ئەبینی لە کاک بافڵ
من نازانم چی بڵێم من حەزەکەم زۆر سەرکەوتوش بێت و زۆر باشیش بێت و ئەوە ئیشی باشە ئەمانەی کە ئیکا ئیشی باشەکە بەڵام ئەبێ سەیری داهاتوش بکەین کە چیەکە چکە لە قۆناخێکە یا لە ڕۆژێکە یا لە کارێکە ناتوانین ئەوە ببینینەوە بەڵام هیوادارم وا بکات و ئەگەر وا بکات خەڵک زۆر پشتیوانی ئەکات بێگومان هەر لەمەشا دیارە من خۆم تێبینی کۆمنت و لایک و شتەکانم زۆر کردووە کە زۆرینەی خەڵک دەستخۆشی لێکا وەکو وتم من مەبەستم کۆخادێرینەکانە لە هەموو کوردستان نەگەن کەس و ئەم کەسە تاوانباری یەکەم نییە دەسەڵات و ژینگەکە تاوانباری یەکەمە اینجا ئەم کەسە تاوانباری دووەمە لە دوێنێەوە مەسەلەن کە ئەو بە خەڵک دەستخۆشیەکە کاک فەرهاد مەسەلەن هەندێک هێزی بەناو جۆرا و جۆر کە تەلەڤیزۆنیان هەیە و غەدریشان لە خەڵک کردووە کەوتونەتە گیانی کاک بافڵ و یەکێتی و بە تاریخی یەکێتیا دێنە خوارەوە ئەزانی لەلایەکەوە ئەوانە حەقیان نازانی بۆچی حەقیانە لەلایەکەوانە حەقیانە ئەخر ئەوانە هیچ نین کێ ئەمانەی کرد بەشت کێ ئەمانەی کرد بەشت من فیلەکان ژینگەکەی مەسەلا ژینگەکەی و فیلەکانیشیان لای منە تێگەی کابرایەک نازانم ئەمە باوەڕکە لە ئەوەی زەبۆک و لە ڕۆمانەکان و لەوان ناچێ نازانی ینی لە چیرۆکەکانی عەزیز نەسینەچێ لە هەنێ ڕۆمان و ئەوانە هەیە لە فەنتەلۆس و نازانم خۆی خڕپاشا و آخر ئەمە زروفێکی ئاوایە خەڵکی وابێ بە سیاسی خەڵکی وایە ئیسە لای خۆمان خەڵکە بە ئاسانیە بێ بە دکتۆر بە مامۆستا بە زانا بە هونەرمەند بچی ئەمەش بە ئاسانیژە بن بە سیاسی و بە قاید و بەسەرکردەوە ئەوانش لە وڵاتی ئەمە مەباوە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان کاتی خۆی ئەوەی کە ئێمە کردمان بۆ ئەمەمان نەکرد کەوای لێبێ کە کۆتایەکەی وابێ هیوادارم حەق نییە نقطە بۆ ئەوانشدا بندرێ مەسەلەن هەیە بە ناوی سیاست بە ناوی ڕەخنەگرتن و خوتوکەدانی میلەت بەڵام زوڵم لە میلەتەکە مەسەلەن ئەوان لە نمونەی ئەوەی کە سەرۆکینەوەی نوێیکە بۆ ئەزانی هەواڵیێژە ئەوەی ماندێلا من جاری تریش وتومە بەڕێز ماندێلا کە ئەڵێ ئەگەر تۆ خەباتت کرد بۆ میلەتەکەت دوایی هەموو لێسەندەوە یعنی تۆ بە پارە خەباتت بۆ کردووە من پێم وایە خەبات گێڕ و تێکۆشەرە و کەسەیە کە پارە لە میلەتەکەی ناسەنێتەوە لە جیاتی خەباتەکەی و پێویست بوو شۆڕژێڕەکان کە شۆڕش تەواو بێ هەرچەند شۆڕش تەواو نەبوو کوردستان ڕزگار نەبوو کێشەی نەتەوایەتیش چارەسەر نەبووە قۆناخێک چۆتە پێشەوە ئەبایە بچوونایە بە ڕێز و احترامەوە لە ماڵە بە موچەیەکەوە بە ئۆتۆمبیلێکەوە بە کۆمەڵێ پاسەوانەوە بە کۆمەڵێ یارمەتی و بچوونایە لە ماڵ و دانیشتنایە ئێمە کە چوین بۆ پێشمەرگایەتی و خەبات و تێکۆشان هیچمان خاوەنی دینارێک نەبووین من هەر خۆم بیستش خاوەنی دینارێک نیم شکر بۆ سوپاس بۆ میلەت و سوپاس بۆ خوا بەڵام ئەبێت کە تۆ چویتەوە ماڵەوە هیچی میلەتەکەت نەبردبێ اینجا لەبەرەوە من زۆر خەمبارم بۆ ڕابردوو جوانەکەمان ئەو ڕابردوو جوانە ئەو مام جەلال و کاگنۆشیروانە باشە کە بەڕاستم ئەوە باسکەم بەڵێ بەڵام مەبەستم بوو لەوە کە کۆمەڵە خەڵکێک کاک ئەو هەر ناویشمەنا کاک فەرهاد مەسەلەن کی چۆک و شاسوار بوونمونە مەسەلەن تەلەڤیزۆنێک ڕائەسپێرێ لە حاڵەتێکی وایە خۆ ئەویش ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بێتۆ لە ئەوروپای ئەژیت مەسەلەن ئۆبزام ئێستا زیاتر لێرە ئەژی چەند گرنگە مەسەلەن ئۆپۆزیسیۆنیش پاڵپشتی بڕیارێکی باشی دەسەڵات بکە ئاخر کاکە من هەر نازانم ینی ئەوانە نەسیاسی نەشۆڕژ گێڕن نەخەبات گێڕن هیچ نین نازانم ئێمە سەن کابراایەک دێ بە نزیکەی ئیسە ڕەنگە ملیارێک دۆلاری هەبێ ئیسە خەڵک چۆن ڕووی دێ خاوەنی ملیارێک دۆلار بێ بڵێ من سەرکردەی ئەم میلەتەم و یا من خەبات بۆ میلەتاکەم چۆنە بێشتیوە چۆنە بێ سەرکردە ملیاردێر بێت بەچی ملیاردێری لەبەرەوە بەڕاستی ئەگەڕێتەوە عیبەکە گەڕێت و بۆ ئەم دەسەڵاتە و بۆم حیزبانی ئێمە ئەم ئۆپۆزیسیۆنانە چین دروستە بن ئەمانە چۆنە بێ دروست بن ینی لەکوێوە دێن ئەوە هەر شایانی باسیش نییە ینی هیچ نین بۆ کاتی خۆی هەڵی باشە خەتێک چێشراوە خەتی شۆڕشی نوێ کە سەرۆک مام جەلال خوا لە خۆش و سەرۆک مام جەلال و ڕەوانشاد کاگنۆشیروان هەر بەڕاستی ئەوان خەتەکەیان ئاوا کێشا بۆ نمونە گەندەڵی هەبێ بۆ نمونە وەلا پەرستی هەبێ مەسەلەن خۆپەرستی هەبێ بەرژۆن خوازی هەبێ هەرگیز وانە بوو و مام جەلال و کاگنۆشیروان و شۆڕشەکەمان و پێشمەرگەکانمان و شەیدەکانمان و خەباتەکەمان نمونەیەکی جوانی شۆڕشی میلەتانی دنیا بوو بەڵام دوایی گەندەڵ بووە دوایی کەم و کورتی توش بووە ئەمە بابەتێکی ترە هەتا ئێستا لە بیرەوەری نووسەرەکانە کەسەکانە کە بیرەوەریە نووسنەوە کە ئەوانە بەڕاستی جۆرێکە لە ناعیلمی بوون و نازانستی بوون و نادادپەروەری لە شتەکانە جارێ یەکەم با ئێمە بزانین لە شۆڕشی چەکداری میلەتانە چییە بێ شۆڕشی چەکدار یعنی سەختترین شێوەی خەبات یعنی قورسترین ڕۆژگار و سەردەم
لەو کاتان نابێ کەم و کورتی نەبێ لە هەموو دنیاوە ڤێتنام ئەوە کوبا ئەوە لاوس ئەوە کەمبۆدیا ئەوە هەموو دنیا ئەمانە کۆمەڵی خەڵکی ماندوون کۆمەڵی خەڵکن فێری کوشتن و بڕین بوون کۆمەڵی خەڵکن فێری توندوتیژی بوون کۆمەڵی خەڵکن لە دوژمن و کاردانەوەی شەڕ و توندوتیژیا فێری ئەوانە بوون بێگومان کەم و کورتیان تێەکەوێ بێگومان پیاوی خراپیان تێکەوێ بەڵام من خۆم کە بەشدار بووم لە شاخە ئەڵێم لە سەدا دەی خەڵکەکانی ئێمە خەڵکی خراببوون ئەویش بە شاراوەیی نەک بە ئاشکرا بە شاراوەیی مەسەلەن مامجلال و کاگنۆشروان خۆ هەتا کۆتایەکەی لەگەڵ من بۆ دڵت پڕەبێکنناوی ئازانی بۆ لەبەرەوەی ئەزانم زۆر دڵسۆز بووم زۆر پاک بوون لەبەرەوە ئەزانم زۆر جدی بوون بەڵام دوای هیلاکە بن دوای پیرە بن دوای تووشی هەڵەوکەم و کورتی ئەبن دوای تووشی لادان ئەبن پیری و نەخۆشی و کۆمەڵی شت پەلاماریان ئەدا وە چوار دوژمنەکەی کورد پەلاماریان ئەدا و ئاستی دواکەوتنی گەل لەگەڵیان ناڕوا یا هاوڕێکانی خۆیان کەم و کێشیان بۆ دروستەکەن دەور و پشتەکان کێشیان بۆ دروستەکەن کە من کەم و کورتی خۆیان ناشارمەوە ئەوە ئەساسیە بەڵام هەموو ئەمانە پەلاماری ئەم دوانەیاندا ئەم دوانش پێکەوە زۆر مهم بوون مامجلال دیارە یەکەم کاگنۆشروان دووەم من شتێکت بۆ باسکەم ئێستا زوڵمێک کە لە مامجلال و کاگنۆشروانەکری ڕاستە لە کۆتایەکەیە بەداخەوە کۆمەڵی شت بوو من ناتوانم دیفاعی لێ بکەم من شتێکت بۆ باسەکەم کە تا ئێستا باسم نەکردو لە ڕاگەیاندن دوجار لەگەڵ کەم جارە باسی دوجار لەگەڵ کاگنۆشروانە دانیشتین باسی مۆزوعێکمان کرد والحاصل من باسی ئەوم کرد کەسێک ئەگەر 100 ساڵ زیندانی بێت و 100 ساڵ پێشمەرگە بێت و 100 جار بریندار کرێت و 100 کوڕیشی بکوژرێ مافیەوەی نییە 100 فلسی میلەتە بدزێ کاگنۆشروان وتی ئیجا کەسواک چێواکە وتم ئەبێ وابێ دوای پرسیاری ئەوەی لێکردم وتی ئەو ڕێکەوتنت پێچۆنە وتم کاگنۆشروان ڕێکەوتنی دەباشان وتم کاگنۆشروان لە فەیسبووکەکەما هەیە سەیری تاریخەکەی بکەین ئەزانین ڕەنگە یەکەم کەس بم کەوتومە گۆڕان و یەکێتی ئەبێت تا ئاستی یەکبوونەوە بڕۆن لەبەر زۆر هۆ وتی وتم ئەوەندەم پێچاکە و ئێستش ئەگەر چەک و پارە بدەنە دەستۆ پێم باشە وتی ئیجایدەن وتمەوە تۆزانی کە هاتمە دەرەوە و دوایی کاک عەبدوڕەزاق شەریف ئێستا لە دەرەوەیە پیاسەیەکمان کرد وتی چیتان باس کرد وتم ئەوەمان باس کرد وتومە ئەگەر چەک و پارە بدەنە دەستۆ ئەوە پێم باشەم ڕێکەوتنە کاک ڕەزاق وتی ئیجا نەیاندایە وتم چیاندایە وتی بە کاگنۆشروان وتم نازانم وتی بابەوە بجێڕمەوە وتی کاگنۆشروان بۆ خۆمی جێڕایەوە وتی ڕۆژێ مامجلال تەلەفۆنی بۆ کردم وتی کاکەنەوە حەزەکەم بێی بۆ لام بەڵام بە تەنیاوەرە بە تەنیا مەبەستی وەفدە تەڵان نەک حیمایە و شۆفێر وشت وتی دووجار لەو ئەخیرانە بەڵێ وتی دووجار تاکیدی کە وتی کاکەنەوە وەرە بۆ لام بەس بە تەنیاوەرە وتی منیش چوون بۆ لای لە سەرەوە لێرە لە بەڵێ لە دەباشان وتی نامەیەکی پیشاندام قەڵەم و نامە و کاغەزێک دانرابوو نووسرابوو ناوەڕۆکەکەی ئەڵێ لە دوای من نەوشروان مستەفا بەرپرسی یەکەمی هێزی پێشمەرگەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە وتی مامجلال پێی وتم وتی هەڵی گرە و نامەیە وتی منیشتم هەڵی ناگرم زۆری کرد کە هەڵی گرم وتی هەڵی ناگرم وتی دوای هەر لەبەرەوە هەڵم گرت و چوینە خوارەوە وتی دوای هەندێک کارتۆنی پیشاندام وتی کاکەنەوە ئەوە 100 میلیۆن دلار لەو کارتۆنانە ئێستا بۆ تەخەمە ناو دوو ئۆتۆمبیلەوە کە من مردم دوای من ئەو نامەیە بەو پارەیە جێبەجێ بکە مامجلال بە کاگنۆشروان لەمە من دووشتم خوێنەوە خۆم یەکەم مامجلال ویستوێتی کاگنۆشروان قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات لە کۆتاییەکە دووهەم کاگنۆشروان ئەگەر پارەپەرز بایە 100 میلیۆنەکەشی هەڵەگرت و بە مامجلالی ئێوت باشە و دوایش نەیەکرد کاگنۆشروان دوای تووشی کێشەی گرد و مرد و وەکالەت و نازانم وەرەسە و مەرەسە بوو بەداخەوە ئەوە بابەتێکی ترە من لە شوێنێکی ترا باسیەکەم کە بۆچی تووشی ئەو حاڵەتە بوو بێ یا ڕەنگە بۆچی توش بوو بێ یا ئایا وەسیەتنامەیەکی هەیە لەسەرەوە مەسەلێ چکە من ئەوەی ئاگادارم مامجلال و کاگنۆشروان هیچ حەزێکیان بۆ پارە نەبوو پارەیان بەکارهێنا وەکو ئامرازێک وەکو هێزێک بۆ کارەکانیان بۆ مەبەستەکانیان بۆ ئامانجەکانیان بەڵام وەکو حەز و ئارەزوو وەکو حەزبوون لە پارە من بڕواناکەمەوە دوو کەسە حەزیان لە پارە بوو بێ و بیرێن لە پارە کرد بێتەوە بەداخەوە تێکشکانەکەشیان سەرنەکەوتنەکەشیان لە کۆتاییە منەی گەڕێنمەوە بۆ هێزی دەرەکی بۆ دەوڵەتان بۆ ناوخۆ بۆ ئاستی گەل بۆ هەموو ئەوانە بۆ خراپی هاوڕێکانیان بۆ ئەوانە وە لە پێش هەموو شتێکە بۆ کەم و کورتی لێکدانەوەی خۆیان لەسەر ئەو مەسەلانە بەگشتی بوو بەهۆی ئەو هەلومەرجێکە هەیە بەڵام لە کۆتایە ئەیڵێمەوە
بڕوا ناکەم لە مێژووی کووردا بوو بێ و ببێ وەکو ئەو دوانە گرنگ بۆ مەسلەی کورد ژیر ورد دڵسۆز خەڵکە توانێت بڵێ ئەی بۆ وابوو من شەڵێم ئەو هەموو هۆیانە بە دوژمنانەوە بە داگیرکەرانەوە بە تایبەتی ماڵی بەرزانی و هەموو دوژمنەکانیش کە زۆر نامێنێت داخل دڵی لە ماڵی بەرزانی بەڵێ 100% حقیقەتە هیچ شتێکی شخصی و تایبەتیمان نییە هیچ شتێکی شخصی و تایبەتیمان نییە بەڵام ئەوە بێ کتێبێکی بەقەدەر ئەم مێزە لەسەر بنووسری ئەم مێزە چەند گەورەیە کاکە خۆگاڵتە نیە 100 ساڵ گەڕانەوەی کۆمەلگا من یەکێک لەو شتانی لەگەڵ کاگنشوانە جارێ باسم کرد کە تۆ پێمەڵی بۆ لەگەڵ کاگنشوانە باسی شتێک باسی ئەم مەسەلانەمان کرد وتی فەرهاد بۆ تۆ بە سوحبەتەوە وتی بۆ تۆ پێ دوایە تۆ لە من و مام جەلال عاقڵتری کاکە ئێمە ئەومان نازانی کە ئەمانەوان وتم کاگنشوان باشە ئێوە ئەزانم زۆر لە من عاقڵترن 1000 جاریش بەڵام نەتیجە مهمە ئێوە نەتیجە شۆڕش و خەبات و میلەتەکەتاندایە دەست ئەمان وتی ئەوە سەبەبەکەی زۆرە وتم بۆ ئەمانەتان هێنایەوە وتی لەبەر دوو سەبەبەکان زۆر بوون بەس لەبەر دوو سەبەب بە منی وتی یەکێکیانەوە بوو کە جاشەهارە خراپەکان زۆریان لەگەڵ ئەمان بوون سەر بەمان بوون لای بەعز بوون ویستمان ئەوانە دژی ڕاپەڕینەکە نەوەستنەوە خەڵ نەکوژن ئەمە یەک ئەوانمان لەگەڵ خۆمان هێنایەوە بۆ ئەوەی ئەو هارانە ئەو جاشە خراپانە لەبەر خاتری ئەمان کێشەمان بۆ دروست نەکەن وتم وتی دووهەم من و مامجلال دەمێکە مەبەستمانە ئەوانە لە کوردستانی ئێران بێنینەوە لە کۆڵ کوردستانی ئێرانیان کەینەوە بیان هێنین و بۆرە بە قەبر و قیامەت و باوک و باپیرەوە بیان هێنینەوە بۆ ئێرە بۆ ئەوەی واز لەو پارچەیە بێنن کاکە هەندێک برادر و دۆست بە منەڵێ بۆچی لەسەرەوان قسە زۆرەکەی من پێتەڵێ قسەی تافیش لەسەر کرێڵن نەسام ئەبزان حافظی هەولێر بوتی توێتی بە نازان بە پارتی بچی بۆش ئەکیید بۆش نەشت زۆر زۆرە هۆکان زۆر زۆرە هۆکان زۆر زۆرە بەڵام کۆتایی یەکێتی کە خاوەنی هێزیی گەورە بوو ڕێخستنێکی گەورە بوو جەماوەرێکی گەورە بوو یەکێتی زۆر پشت ئەستور بوو بەخۆی کە کەس ناتوانێت گۆڵی لێ بکە بەڵام دوایی وردە یەکێتی وازی لە مەبادی و بیر و باوەڕەکانی خۆی هێنا کەم وردە جەماوەر و هێزەکەی لاواز بوو ئەویش هەموو دوژمن پشتیوانیە کرد کاکە لە هەڵبژاردننی یەکەمە بەعس هەموو پیاوەکانی خۆی لە کوردستان ئاگادار کردوتی بچندێک بدەن بۆوان ئێران تورکیا عێراق هەمویان خەڵکەکانی خۆیانیان ئاراستە کرد حتا ئێرانیشکێتی زۆر بۆ ژمارەکرێت کە دۆستی ئێران نانە یەکێتی دۆستی ئێرانی و ئێرانیش دۆستی یەکێتی نییە دۆستایەتیەک پەیوەندیە کە هەیە جیاوازە بەڵام فکر و مەبادیەکانیش جیاوازن ئەوانە هەمویان نەزان یەکێتی ئەوەنە نیشتیمان پەروەری و نەتەوە پەروەری تیاماوە ئەوە فڕێبدا هیچی تیان نەمێنێ نە ئێران نە تورکیا دژایەتی ناکەن ئێستا کە دژایەتەکە ئەوەندە کوردایەتی و نەتەوایەتی تایە و یەکێتی لە ئاستی نەتەوایەتی و نیشتیمانیا عیبی نییە یەکێتی لە ئاستی ئیدارە لە ئاستی گەندەڵیە لەو ئاستا عیبی هەیە لە ئاستی هۆشیاری بیر و باوەڕ پەروەردە ئەوانە زیندوو کاتەوە کەم و کورتەکەی لەوەیە ئەجینایەکێتی ناتوانێت ڕێ بەخۆی بدا کە بەرامبەر بە پارچەکانی تر نەتەوەکەمان مەسلەی استراتیژی مەسلەی نەتەوەی و نیشتیمانی قەومی ئەمانە عیبی نییە هەتا ئێستا عیبی نییە و ئەوە تا بە ئاشکرا خۆ دیارە شتەکان دیارە پەیوەندی بە بەپەکەکەوە هەیە وەکو ئەوتریان هەر پەیوەندی بە و ئامادەی یەکێتی هەیە بۆ پرسەنەتەوایەتەکان پەیوەندی بە پرسەنەتەوایەتەکان و نیشتیمانیەکان هەیە جا خۆ مەسلەی نەتەوە و پەیەدە و پەکەکە و دموکرات و کۆمەڵش هەر پەیوەندی بە پرسە نیشتیمانی و نەتەوایەتەکان ئەوانەش هەر کوڕی ئێمن هەر برای ئێمن بەڵام مەسەلەکان وریایی دەوێ وریایی و هوشیاری زیاتری دەوێ بە هەر حاڵ من زۆر خەمبارم بۆ ڕابردوو جوانەمان کە بەڕاستی جوان بوو بەڕاستی نمونەی شۆڕشی میلەتانی ئێستاش بای ئەوە زمینە لەبارە زمینە سازیە کادر هەیە خوێنی تازە هەیە بتوانێت کە بەڕاستی بە مەبادی بیر لەوە بکاتەوە کە گەندەڵی نەبێت مەسەلەن غەدر لە خەڵک تۆ پێ دوایە هەمووی بۆ خۆی نەبێت تۆ پێ دوایە چی یەکێتی پاراستوە خۆ سەرکردایەتەکەی یەکێتی نەپاراستووە ئەم سەرکردایەتی ئێستا باشترە ئەو مووقیفانەی باشترە بەڵام پێش ئەو سەردەمی خانخانان بوو سەردەمی خانخانان ئیستا سەرۆکی یەکێتی کە ئەم هەنگاوانە ئەنێ من پێم خۆشە سەردەمی خانخانان نمێنێ هەرکەس خانێک بێ بۆ خۆی خانی دەوڵەتێک بێت و میرێک بێت و ئەوە ئەمە خەتەریش بۆ خۆی هیچ 1000 ساڵە کورد و توێتی پاشا باشترە لە پاشا گەردانی تێگەی یعنی ناڵێت چێشتی فرەکەی بان و یا سوێرە یا سوتاوە یعنی هەر شوێنێک کە خانخانان بوو ئەوە کاو لە بێ ئەوە وێرانە بێ من پێم باشە وە تووشمە لە وتاریشە هەمە
دیکتاتۆرێکی ژیری خۆنەویستمان پێویستە بۆم خۆناخە دیکتاتۆر بێ بەڵام ژیر بێ و خۆنەویست بێ ژیر بێ بۆ ئەوەی بزانێت چی ئەکا و گەل چی ئەوێ و لەگەڵ گەلەکەیە بێ بچووکی گەلەکەی بێ خۆنەویست بێ بۆی خەریکی خۆی نەبێ خان و سیارە و تیارە و پارە و ئاسەفەر و ئەو شتە مناڵانە ئەوە ئیشی سەرۆک نییە خۆنەویست بێ بۆ ئەوی ئەم شتانەی نەوێ ژیر بێ خۆنەویست بۆ شتانە هەر خۆشیان هەرخۆیان وەکو پێویستی بەشی خۆی قەیچەکە هەموو سەرکردێک بەشی هاتوچۆی بەشی ژیانی بەشی ئیش و کارەکانی خۆی هەمووی بێ هی تۆ گەرمیلەتەکە لەگەڵ ئەگەر تۆ میلەتەکەی هی تۆ بێ هەمووی هی تۆیە سیارەخانەکان هەبوو بن بەبی تۆ سیارەکان هەبوو بەڕاستی جاوە گرنگە بۆیە ئێمە پێویستمان بە ژیرێکی خۆنەویستی دیکتاتۆرە دیکتاتۆر بۆ ئەوەی کە ئەو پاشاگردانی قوبوڵ نەکە ئەو خانخانانە قوبوڵ نەکە دیکتاتۆر مەبەستم ئەوەیە کە بە ناوی دموکراسیەکی مزەیەفەوە دیموکراسیەکی بێمەعناوە کە ئێمە هیچ شتێکمان نییە زۆر پەیوەندی بە دیموکراسیەوە هەبێ کارگەکەمان فابریکەکەمان بانکەکەمان نازانم سندیکای کرێکاران سندیکای ڕۆشنبیران سندیکای ئێستا مەسەرەن لە وڵاتان سندیکاکان NGOکانمان چیمان هەیە ئەمە پەرلەمانمان هەیە چیمان هەیە ئەمانە دموکراسی ئابوووریە یعنی دموکراسی ئابوووریە و دموکراسی گەشەکردنی کۆمەڵایەتیە من بۆیاڵم وەکو کاتی خۆی ئەوەی ئیتالیەکە ناوەکەی ناوی نایەتەوە یادم ئەوەی میری نووسیوە ئەوە لەگەڵ مارکس دوو جیاوازیان هەیە ئەو پێ وایە مارکس پێ وایە غایە لا تبرر الوسیلە ینی ئامانج پاکانە بۆ ئامراز ناکا ئەوی تریش پێی وایە تۆ لە پێناوی سەرکەوتنی میلەتەکەتا لە کاتی خۆیان ئیتالیا شاردەوڵەت بوو شارێک لەگەڵ شارێک شەڕی بۆی کلااو خۆمانە پێڵێن براکوژی هەموو ئیتالیا شار بە شار شەڕی بوو ئەوەی مەکیاڤلی ماکداوڵ مەکیاڤلی ئەو بۆ خاتری وڵاتەکەی ئەڵێ ئێمە پێویستمان بە میرێکە پێویستمان بە شایەکە هەرچیەک ئەکا چەند بێ وعد بێ چەند بێ وەفا بێ چەند فێڵباز بێ چەند درۆزن بێ چەند ساختە چی بێ لە پێناوی یەکخستنی ئیتالیا قوبوڵمە ئەو واڵێ باشە بەڵام ئەوە طبعاً ئەو مەبەستەکەی ئەوەیە بەڵام ئیستا هەموو سیاسەکانی دنیا کردویانە بەوەی کە مادام مکیاڤلی داوای فڕوفێڵەکە قەینا فڕوفێڵ بکەیت مکیاڤلی لە پێناوی نیشتیمانونەتەوەکەی وای کردووە بەڵام مارکس ئەڵێ نا مارکس ئەڵێ ئامانجی پاک بە ئامرازی پاک جێبەجێکرێ ئەڵێ ئەگەر تۆ ئامانجێکی پاکت هەبوو ئەبگەر بە ئامرازی پیس و پۆخەڵ ئەو ئامرازە پاکە جێبەجێ بکەی لە کۆتایە ئەو ئامانجە پاکە هەرە ڕوخێ چونکە تۆ بە ڕێگەی نامەشروع جێبەجێت کردووە من لەگەڵ ئەو بۆ چوونم ئامانجی پاک بە ئامرازی پاک جێبەجێکرێ بۆ ئەو مەبەستا من بم لە جیاتی سەرۆکی یەکێتی یا پارتی یا فڵان یا فیسار یار حیزبێکە ئەڵێ چاکسازیەکەم من لە کوڕەکەی خۆمەوە دەست پێکەم لە باوکمەوە دەست پێکەم لە برامەوە دەست پێکەم لە ژنەکەمەوە دەست پێکەم کێ بەموو لایدا لە توپەتێکم ئەوە ڕاستە ئەگەر میلەت دەوێم لە دواتۆیەوێ ئەگەر خۆشتەوێت و ئەتەوێ میلەت بخەڵەتێنی و هەر ڕۆژە شتێ بڵیت و هەر ڕۆژە شتێ بکەیت و سەد قەرار دەرکەی بۆ چاکسازی و پاکسازی وەگەوەی کە ئەمان بینی بە تایبەتی لە هەولێرەوە 20 ساڵە باسی چاکسازیەکەن تۆ دەوڵەتت بەدەستێ بۆ چاکسازی ناکەی تۆ حکوومەتت بەدەستێ بۆ چاکسازی ناکەی چێ ڕێی لێگرتووی تۆ سەرۆکی حکوومەت نیت خاوەنی سەدان ملیار دلار نین بۆ چاکسازی ناکەی کاکە بە 100 ملیار دلار دوو دەوڵەت دروست دەکرێ نەک دەوڵەت ئێمە دەوڵەتیشمان هەبوو باوەنە نەچینەوە سەر باسی ئەم بەزم و ڕزمە خوا بیانگرێت کاک فەرهاد لە شوێنێکە بەڕێستان ئەڵێی دەبێ ئاویش بشواتەوە یەکێتی ئێستا چی ئەڵێی قوربان ئەوە عنوانی شیعرێک بوو بۆ کۆنگرەی یەک نووسیم شیعرەکە ماوە بڵاو نەکردێتەوە زۆر تایبەتە یەکێتی داوایان لێکردم لە 30 ساڵە وتیان شتێک بنووسە مەکتەبی سیاسی لە بیریانە بەیاننامەیەکیان نووسی منی ژووتارێکم نووسی بەیاننامەکەی مەکتەبی سیاسی 30 ساڵی ئەو کاتە کەس نەزانی داناوی نەدەنگی نەکەس نەیبیستێ وتارەکەی من بە ناوی بایەکێتی لە 30 بەهاری خۆیدا ئاویش بشوات یعنی تۆ هەموو شتێ بە ئاو ئەشۆی ئێمە ئاوەکەشمان پیسە پێویستە ئاوەکەش بشۆین اینجا بە ئاوەکە هەموو شتەکان بشۆین ئەو وتارە لەم کورتساتی حازریە ئەو زەمانە ئێمامانزانی چیەکەین یەکێتی ئیزانی چیەکە ئەو زەمانە 6 جار لە ڕۆژێکە لێدرا 6 جار با ئاویش بشوایەکێتی ینی هیچ شتێک پاک نییە ئاوەکەش ئەبێ بشۆی اینجا دوایی بە ئاوەکە هەموو شتەکان بشۆی ئەتوانێت ئێستاوە بکات ئەبێ بیکات
هیوادارم بتوانێت و ئێمە گەورەترین پشتیوانی لەکەین ئەگەر ئەو نیازە پاکە هەبێ. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز فەرهاسەنگاوی نووسەر و پێشمەرگەی دێرین و ڕۆژنامە بژینەوەش سەرکەوتوو بن هیوادارم. سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ کاگازا سەراویش کە هاوکار و هاوڕێی جەنابەتی کرد. لێوارە و هیلاکە لەگەڵمان سپاسێکین. سپاس کاگازات. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خۆی گەورە بن خواتان لەگەڵ.